سلمى دیاری کوڕم لە چێیە؟ چمە ژوورەکەی لەوێ نەبوو. لەوێنە بێ لەوانەیە لە مەتبەخ بێت چایەک ئاوێک شتێک بخوا بەس پیاوە کە پێم بڵێ و دوێنێ بۆ عاجزت کردبوو لە خۆت؟ ئافرەت ئەمن پارێزەرم سەرقاڵم کۆمەڵک تەلەفۆنم لۆ دێ لە دوای ئەو تەلەفۆنی دوێنێ زۆر گرنگ بوو حەزم نەدەکرد دیار جوێ لە قسەکانم بی. باشە حیاتم من لێت تێدەگەم دەزانم ئیشەکەی تۆ گرنگە بەڵام ئێمەش تەنیا و منداڵەمانەیە خوا هەڵدەگرێ ئیهمالیکێ بەخاتر نامەلم نەکردێ لە دوای یەک دوو زار تەلەفۆن لۆگە کرد بەس هەر نەهاتوو. باشە حتمما عاجز بووە لێت دیار ڕۆڵە وەرە بە قوربانن وەرە کوڕم وەرە دانیش کوڕی خۆ هەمن داوای لێبوردنم هەیە لەوەی کە دنیا ڕوویدا باشە؟ باوکە ئاساییە وڵا ڕاستی بۆ مۆزوعێک هاتبووم بەلات بەشەیش دیار بوو سەرت قاڵ بوو بە سەرچاو ئەوەی ڕاستی وێ زانکۆڵاینم پڕ کردەوە بەڕاست ئەی دەستت خۆشبی. کوڕی خۆم چیت پڕ کردەوە؟ کۆلێژی پەروەردە بەشی سایکۆلۆجی. تۆ بڕاستی تا کوڕم ئەدی ئەمە نەمانگۆ یەکەم جار دەبی قانون بی چووکە داک و بابەت یاساین دەمەوێ ئەتوو ببیە پارێزەر بێە ئۆفیسی من یارمەتی من بدەی. باوکە حەزی من گرنگترە یا قانون گرنگترە؟ ڕۆڵە هەزار شوێن مەمنونی تۆ بوو دەزانین دەرەجەی تۆ چەند لەسەرێ قانون مەمنونی تۆ بوو بچی. کۆمەلگا هەمووی نەخۆش ئەمەیە چارەسەریان بکەم چارەسەر. کوڕی خۆم ئەوە چ پەیوەندی بە تو هەیە و کۆمەلگایە نەخۆشە پەیوەندی تو بە خێزانەکەتەوە هەیە. نەخۆشی چی و قسانە چیە دەیکەی تۆ؟ دایە بابە ئەڵێ ئەو لەو کۆمەلگایە ناژین بڕۆ سەیری سەر شەقامەکانکە ئەم دێ ئەوە ڕوا مۆڕی لە یەک دەکەن سارە بەسەری عیدێ لە گڵۆپی سوور دەدەن هۆڕین لێدانە کوری دوورمەڕوو لەناو خزمەکانی خۆمان کەسیان چاویان بە کەس هەڵایە. سەیری سۆشیال میدیا بکە خەڵکێک پرۆژەیەکەکە لە باتی کۆمنتێکی دەستخۆشی بۆ بێ هەمووی ڕەخنەی ڕوخێنەرە آخر دووریش مەڕۆ لەناو ماڵەکەی خۆمان سێرکە هەردووکتان 24 ساعات بە تەلەفۆنەوە خەریکن آخر پێم بڵێ ئەمە نەخۆشی نەبێ ئەی چی نەخۆشیە؟ چاو لە قسانەیە وەرە پیاوە کە زۆری لەگەڵ ماڵە نەوەک شتێکی بەستە بێت. دیار بەرە بۆ کوێ دەڕۆی؟ ئاگان لە نییە باوکت قسەت بۆ دەکا؟ فەقیرە چەند ساڵی شکار بۆ تۆ دەکا ڕۆڵە بۆ داهاتووی تۆ قسانە دەکەی. بڕۆ داوای لێبرنی لێ بکە و لە دڵی دەربێنە. بڕۆ دێ. باوکە داوای لێبرد نەکەم بۆی بەجێت مێشت. کوڕی خۆ ئەمە ئەتومان خۆش دێ لە دوو بەرژەوەندی توینە کە ئەم پێت دەڵێم بڕۆ قانون دیارە ئەمە بەرژەوەندی تومان دەیەوەنیا دەمەوێ ببێ پارێزەرێکی سەرکەوتوو بێ لە ئۆفیسی بابەت یارمەتی من بدەی یارمەتی داکرد بدەی وانێ کوڕی خۆم. ڕاستە باوکە کوڕی خۆمان ئاخوا یەک دقە بزانم هەم چێ. ئەلۆ بەڵێ محامی سلماتان لەگەڵە بەڵێ فەرموو. بەڵێ ئێمە ڕۆژانی شەمبە تا پێنجشەمبە سەعاتی 3 تا 8 لەوێ لە خزمەتداین. خەمتان نەبێ بەسەر چاو خواتان لەگەڵ. کوڕی خۆم تەواو ئێستا پێکاتی وەنیا؟ بەڵێ باوکە دەبینە مۆبایلەکەت بینەوە بیکەوە دەی با پڕکەینەوە دەی. خۆمە ئەوتە دیار ئەحمەد مەولود کۆلێژی یاسا و ڕامیاری. پیرۆزە کوڕەکەم پیرۆزە. ژنەکە لە کۆتاییدا کوڕەکەشمان دەبتە پارێزەر وەکی داک و باوی خۆی. بانی و پارێزەرە جوانە بەمەرەمان چەکردە. اینجا بڵێ چی داوەتیە کرد بۆ دەدەم شاهانە دەبێ هەموو خزم و کەس بزانن کوڕەکەیمە بۆتە مەحامی و دایک و باوکی. چێ پارەکەی دەدا؟ هەردووکمان. ناکڕ هەر بخۆم پارەکەی هەمووی. هەتوم خۆش دەوێت.